سێیەم ڕۆژی بەڕێوەچوونی پرسەی شەهیدبوونی پۆ لە پێشمەرگەکەی سەر ڕێگای دەربەندیخان سلێمانیە. جیاواز لە دوو ڕۆژی ڕابردوو، ڕۆژی سێیەمی پرسەکە بە بەشداری چالاکوانانی ئیدارەی گەرمیان و شارە زۆر لە شوێنی ڕووداوەکە بەڕێوەچوو. بەشداربووانی پرسەکە داواکار بوون چیتە ڕێگای مەرگ بەم شێوەیە ئێستا پشتگوێ نەخرێت و بەشێک لەو داهاتە ژێرزەی و سەرزەویە دزراوەی نیشتیمان بخرێتە خزمەت ڕێگاکە. ئێمە ئاماژمان لە ئەمە ئەوەیە کە بەڕاستی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەدەم بێن پارەی پێویست دابین بکەن بۆ ئەو جادەی کە بەڕاستی بە تایبەت ئەلبەتە لە کەلار هەتاکو و سلێمانی ئێمە بەدەستیەوە ناڵێنین بە تایبەت 13 کیلۆمەتریان کە لە تونێری دەربەندیخانەوە دەست پێکا بە هەسەنەکارڕات تێپەڕە بێ بە سیارات تێپەڕە بێ بە بیرکات تێپەڕە بێ هەتا کۆچێتە میرەدێک کەلواد و سایدەکە کۆتایی پێتێ. ئەمە لەوە زیاتر مای قبوڵ نییە. دەسەڵاتدارانی ئەم هەرێمە زۆر بێشەرمانە بەیاننامەی هاوخەمی بۆ قوربانیان بڵاو دەکەنەوە، بەڵام ڕۆژێک لە خۆیان نەپرسیوە ئەو قوربانیانە بەرهەمی خراپی دەسەڵاتی خۆیان و قوربانی دەستی ئەوانن. لە کاتێکا تەواوکردنی ئەم ڕێگایە بچووکترین خزمەتێکی دەسەڵاتدارانە بە خەڵکی ئەم ناوچەیە. لە پای ئەو داهاتە زۆرەی لەم ناوچەیە تاڵانی دەکەن و ئەو قوربانیەی خەڵکی ئەم ناوچەیە داوێتی لە ڕابردووە. بەهۆی بەرزبوونەوەی زیاتری قوربانیەکان و بەردەوامی بێباکی حکومەت لە خراپی و مەترسیداری ڕێگاکە، بەشداربووانی پرسەکە و چالاکوانان داواکار بوون حکومەت لە بری سەرقاڵکردنی خەڵک بە تونێلی دەربەندیخان و نوێژەنکردنەوەی ئاور لە ڕێگاکە بداتەوە. منم ڕێگەم ڕێو ناوناوە ڕێگەی مزایدە ئەوەی مزایدەی پێوە کرێت کە ئەم حزب و حزب تاوانبارەکە کە بۆچی تەواوی ناکات ئەوە نەخەمی تاواکردنی ڕێگاکە نییە. پارتی لەناو پەرلەمانە بەدەنگی بەرزەندان پەرلەمانیان هاوارەکات دەڵێ ئەو ڕێگەیە لەسەر داهاتی ناوخۆیە بۆ تەواو ناکرێت بۆی کە یەکێتی پێتاوانبار کات کە داهاتی ئەم سنوورە بۆ خۆیانە. یەکێتی پارتی تاوانبارەکە کە وەکو حکوومەت و وەکو سەرۆکی حکوومەت بۆچی ئەم ڕێگەیە تەواو ناکەن یانوێت تاوانبارێکن کە بەرپرسن بەرامبەر تەواوکردنی ئەم ڕێگایە. لەم بەینا خەڵکی ڕەشوڕوت و شۆفێر و بڵێن سەرنشین قوربانین. بەڵکو ئامانجم لەم بەشداریکردن لەم مەراسیمەیە ئەوەیە کە هەم بۆ کە سوکاری قوربانیان هەم بۆ ستەم لێکراوانی مسلمێنین کە ئەو ئێمە وەکو کۆمەڵی کەسی ئازادی خواست کە ئەگەر بێت و قوربانیانە کە سوکاری خۆمان بنیان کە سوکاری خۆمانە نابادەین داکۆچیان لێ بکەین و ئامانجی گەورەترم لەوە ئەوەیە کە بۆ دەسەڵاتی مسلمێنین ئێمە بە هەموو شێوێت دژایەتیتانەکەین لە هەر شوێنێک هەڵوێستە بێت دژی ستەم و نەعەدالەتی و بێباکیەکانتان ئێمە لەوەیە بیت. بە تایبەتی ئەم ڕێگەی پێویستە چاک بکرێت و ڕۆژانە و هەفتانە کەسانێکی دڵسۆز و خۆشەویستانی خۆمان لەم ڕێگەیاتی ئاچن پێویست ناکە ئیتر ئەوەندە حکوومەتی هەرێم بە تایبەتی ئیداری یەکێتی نیشتیمانی لێرە بەو شێوەیە ناتوانین بڵێن حکوومەتمان هەیە ئەبێ بڵێن ئیداری یەکێتی زیاتر کارەکان دڵسۆزی بنوێنێت و غەمخۆری بکە لایە بکاتەوە لەم منتیقەیە و ئەو هەموو گەنجە جوانە ئەو هەموو پێشمەرگە جوانە ئەو هەموو دڵسۆزە جوانە خوێنیان بە هەدەر نەڕوا بۆچی بە هەدەر بڕوا. بەپێی ئامارە نافرمیەکان لە ماوەی 9 ساڵی ڕابردوودا 755 کەس لە ڕێگەی کەلار سلێمانی بە ڕووداوی هاتوچۆ گیانیان لەدەستداوە و 4500 کەسی دیکەش بریندار بوون. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.